شێخ محمودی حەفید بنەماڵەی حەفید بەواتاینەوەکانی حاجی کاک ئەحمەدی شێخ دێت. ئەم خانەوادەیە پێگەیشتی گەورەیان لە کوردستان بەگشتی و سلێمانی بەتایبەتی هەیە. یەکێ لە کەسایەتی گەورەکانی ئەم ماڵباتە شێخ محمودی حەفیدە. شێخ محمود لە دیارترین سەرکردەکانی کووردە لە سەدەی 20دا. شيخ محمود كوري شيخ سعيد حفيدة، شيخ سعيد كوري شيخ محمد، شيخ محمد كوري حاجي كاك أحمد الشيخ، حاجي كاك أحمد كوري شيخ معروفين ودية. وكو زور بيسا تشاو كان باسيا كان زيادة لسر أم صاليان بابلين جيجير بوكاتي لدايق بوني 1880 لدايق بو لشاري سليماني. شيخ محمود دو هاوسرية بوا، يجان لبنمالي عطارة كان بوا لسليماني بەهێ خان و ئەوی تریان ئامۆزای خۆی بووە عایشە خان کە ئامۆزای بۆ کچی شێخ معرفی نەقیب بووە. بەڵێ لە بەهێ خان شێخ بابا عەلی و شێخ ڕەوف و حەلاوە خانی هەبووە، لە عایشە خانیش شێخ لەتیفی هەبووە. عایشە خان پێشتر براژنی بووە، خێزانی شێخ ئەحمەدی برای بووە کە لە مووسڵ شەهید کرا. للشيخ أحمد عایشە خان شيخ جلالي هبوو. شيخ معروفی نودی لە سەردەم معاصری خۆی ڕێبەری تەریقەتی قادری بووە و پاشانیش پاشەویش مەرحومی حەزەتی حاجی کاک ئەحمەدی شێخ بووە. دوای حاجی کاک ئەحمەدیش طبعا شێخ حاجی کاک ئەحمەد کوڕێکی بووە. کوڕەکەی لە گەنجێتیە وەفا دەکات شێخ محەممەد. شێخ سعید کە نەوەیەتی لە ئەمانە لە خزمەتی کاک ئەحمەد گەورە بن چەند کوڕێکی ئەبێت طبعا شێخ محەممەد نەکرد شێخ سعید بوو، بەس شێخ سعید ئەبێتە جێنشین و دوایش ئەوە دیارە و کە لە مووسڵ بە پیلانێکی ئیتیحاد و تەرەقیەکان شەهید کران بە شێوێکی زۆر دڕندانە و زۆر بێبەزەیانە. شێخ محمود لە سەروبەندی جەنگی یەکەمی جیهانیدا وەک سەرکردەیەکی مەزن دەرکەوت و ئینگلیزەکانی ناچار کرد حکومەتێکی بۆ دروست بکەن کە شاری سلێمانی پایتەختەکەی بوو. شێخ محمود سێ جار حکومەتی پێکهێناوە و بریتانیاییەکان هەڵیان وەشاندوتەوە. پێمایە سیسیل ئیدمۆنز باشترین مێژومان لە ڕوانگەی بەریتانیاوە پێشکەش دەکات. من پەرتوگەیم خوێندوێتەوە کە بەجیا لەبارەی مەیجۆر نۆتێل و مەیجۆر سۆنەوە دەنووسێت. هەروەها لەبارەی ئەوە دەدوێت کە بەریتانیاییەکان بەنیازی ئەنجامدانی چی بوون لە میزۆپۆتامیا بەتایبەتی کوردستان. سێ قۆناغی حکومڕانی شێخ محموود لە دامەزرانەوەی با بڵێن بوونیەی دەوڵەتێک یان چیانێک بۆ کورد هەموو جارەکان قۆناغیەکە مەسەڵەن هەژمانی خایەنەوە، قۆناغی دووەم 6 حەومانی خایەنەوە. تۆ ناتوانیانی لە هەژمانگە بتانی ئەمە عەسای سیحریت پێ نییە ئەوەی کە تۆ تەمەنایەکەی بیکەی. لە کاتێکا خۆشمان دەزانین بارودۆخی کوردستان چۆن بووە وەنیە ئێمە قورس بوویان ئێمە کە ناڵێن شێخ محموود بەدەرە لە ڕەخنە یان هێڵی سوورە کەس نییە. شێخ محموود تاکێکی ئەم نیشتیمانەیە و سەرکردەیەکی کورد بووە لە قۆناغیەکە، ینی مافی خەڵکی شێخ قسەی لەسەر بکا و ئەوە بکە، بەڵام ئەبیانی ڕەخنەکان ویژدانی و عنی واقعی و سەیری هەموو دۆخەکە بکەیت و بارودۆخەکە لە هەموو ڕوویەکەەوە هەڵسەنگێنی وەختە تۆ بیت قسەی لەسەر بکەیت. کاتی خۆی مێجەر نۆئێل لە شانگزەی 1970 گاتە شاری سلێمانی بۆ ڕۆژی دواتر لە بەردەرکی سەرا بە زمانی فارسی وتارێک پێشکەشەکە بۆ ئەهالی سلێمانی و دەوروبەری و ناوچەکان هەندێک لە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتی شات و ئەنجۆیان گرتووە. لەوێدا هەم کۆتایی هاتنی دەسەڵاتی عوسمانی ڕاگەیەنێ، هەم شێخ محموود وەکو حکومداری ئەم ناوچەیە بە خەڵکە ناسێنێ کە بۆ خۆی ئەمە یەکێکە لەو شتانەی کە مەسەلەن مای هەڵوەستەیە حکومدار چییە، مانای چی بووە. هەرو کاتانی کە نۆئێلیان بۆ سلێمانی نردووە ئینگلیزەکان خۆیان سیاسەتێکی ڕوون و ئاشکرایان سەبارەت بەم نێوچەیە و بەرامبەر بە کورد دەبووە، بە تایبەتی لە پاش سەرهەڵدانی شۆڕشی ئۆکتۆبەرەوە لە 1970 ئیدی ئینگلیزەکان تا ڕادەیەکی زۆر مامەڵی خۆیان هەم لەگەڵ کووردا، هەم لەگەڵ عەرەبە، هەم لەگەڵ تورک و هەم لەگەڵ ئێرانیشا بە گشتی با بڵێن ئیعادەی نەزەر چاوپێخشانەوەیان پێدا کردووە.
ئەگەر ئێمە سەیری نووسینەکانی میسبێڵ یان وڵسن بکەین لە کتێبەکانیانە ئەو ڕاستیمان بۆ دەرەکەوێ کە ئەوان ڕارابوون لە سیاسەتی خۆیان لەم نێوچەیە تەنانەت ئەو کاتی کە نۆئێلە نێرن بۆ سلێمانی بە نۆئێل ئەڵێن بە شێخ مەحموو بڵێ ئێمە حکومداریت بۆ دروست دەکەین حکوومەت بۆ دروست ناکەین و تێشی ئەگەێنن کە ئەم بڕیارانە و ئەم ئێمە لەسەر سلێمانی ئەیدین ئێستا و لەسەر ناوچەکە هیچیان بڕیاری کۆتایی نین و قابلی ئەوەن ئێمە دەستکاریان بکەین شتی کۆتایی نین هەر ئەو کاتە نۆئێل لەوە ئاگادارەکەنەوە کە تۆ عشایەرەکان لەوە تێبگەێنە کە ئێمە هیچ هێزەی دەسەڵاتێکی نامۆتان بەسەرا ناسەپێنین دەسەڵاتی نامۆ چێ ئێمە بەستیان شێ مەحمووە کە ئەوان لە حەفدەی مانگشە مەحموو بە خەڵکی ناوچەکە ئەناسێن وەکو حکومدار هەژنۆ ڕۆژ دوای ئەوە وەرسن خۆی بەسەردان دێ بۆ سلێمانی ئەو خاڵی کە وەرسن گرنگی پێدا و لە بینینی خەڵکە با بڵین زەختی لەسەرکاتەوە چۆن بەیعەت لە خەڵک وەرگرێ بۆ ئەوەی کەوە ئەگەر تورک لە هەر ئەگەرێکی هاتنەوە بۆ ئەم منتیقەیە خەڵکی ئەم ناوچەیە ڕوبەڕووی ببنەوە ئاخر کە یەکەم حکوومەت و شێخ مەحموو کە ئەناسێنن بە حکومدار ئینگلیزەکان بەیعەتی بۆ وەرەگرن بەیعەت لە عشارەکانی دەوروبەر بەڵام بەو پێی ئەوەی ئەوان لە مێشتی خۆیانە دایان ناوە کە شێخ مەحموو وەکو حاکمێکی لۆکەڵی نێوچەیی بە سلێمانی دەوروبەرەکەی ڕازی بێ لەژێر سەرپەرشتی ئینگلیزە چکار و کاتە کە ئەوە بێ بە حکومدار نۆئێلە بێ بە سەرپەرشتیاری سیاسی ئیدارەکەی دواتر بدان لێ سەهێنن چێ ئێهێنن هەموو ئەمانە ئاگاداری یاخود چاودێری کارەکانی شێخ مەحمووەکەن. بەڕاستی ئەو فترە مشکلی ویلایەتی مووسڵ کە کوردستانی باشوور دەگرێتەوە مشتومڕێکی زۆری لە سەر بوو لە نێوان تورکیا و لە نێوان ئینگلیز و بەڕاستی لە بەرنامەی ئینگلیزیش نەبوو بەحقەتەن حکوومەتێک چی تایبەت بۆ کورد دروست بێکیانێکە بێت بۆ کورد لە دوای جەنگی جیهانی یەکەم لەبەرەوە بەداخەوە ئەو هەوڵانە هەولی جدی درا لەو ڕۆژگارانە بۆ ئەو مەسەلانە کردنەوەی قوتابخانەی کوردی و هەروەها چاپکردنی کتێب و ئەوانە بۆ ئیمکانێتە سنووردارە و هەوڵدان بۆ کڕینی چاپخانەیەکیش ئەمانە بەڕاستی کارێکی گەورەن بۆ ڕۆژگارە. شێخ مەحموو ینی ممکنە ئیتیهام کرابێت کە لە عەسرێکە هەندێک کەس و کاری خۆی دانابێت لە جومگەکانی دەسەڵاتە یان فەزلی یابێتن بەسەر خەڵکی تر ئەمانە ڕاست نییە. ئەگەر باسی قۆناغی یەکەمی 1970 بۆ 1990 ئەەکەی کە سەرەتای دامەزرانی ئیدارەیەک بوو لەگەڵ ئینگلیزەکانەش واقعێک هەبوو کە ئەو وەختە هەندێک لە خزمانی شێخ مەحموو خۆیان لە ناو ئیدارەی سلێمانی هەندێک پلەپۆستیان هەبوو لە سەردەمی پێش ئەو ڕووداوانەی کە دەوڵەی عوسمانی هەڵەوەشێ و ئەڕۆخیانی حوزوریانە بۆ بە کەفا ئەو توانای خۆیان. شێخ مەحموو طبعاً لە بیدایەتی گفتوگۆکردن لەگەڵ ئینگلیزا بۆ دامەزرانی چیانێک جادە دەستکاری هەندێک گۆڕانکاری کەمی کردبوو چونکە ئەو بەنیاز بوو لەوەی کە دەوڵەتی کوردستان سنوورەکانی فراوان بێ هەر لە زاخۆ تاخانەقین بگرێتەوە ئەو وەختە تەشکیلی ئیدارەیەکی ڕێکوپێک بکە. بەڵامی تر دوایەوەی کە نەگەشتە ئەنجام و نەتیجەکەی شۆڕش و ڕاپەڕین و شەڕی لێ دروست بوو. لە قۆناغی دووەمە ئەگەر سیرکەی لە 1922 کە جارێکی تر حکومەتی دووەمی کوردستان دروستە بێت تەنها شێقایری حەفید لەو کابینەیە بووە، هیچ کەسێکی خۆی تێدا نەبووە. باشە تەنها ئەو کابینەی سێهەم ئەویشی تیان نەبە، لە کابینەی سێمە ئەویش نەبە. ئەنی شێخ مەحموو زۆر گرنگی نەداوە بۆی کە بیر لەوە بکاتەوە مەسەلەن کە سوکاری یان کە هەتا کە سوکارەکانی خۆشیان ئیمانیان بەوە نەبووە کە بێن خۆیان فەرزکەن و بێن داوای ئەو شتانە بکەن. ئەوان بۆ معلوماتە مەسەلەن شێخ مەحموو براگەورەی شەهید بووە، باوکی شەهید بووە، دوو مامی شەهید بووە، برایەکی تری لە ئاوارەی یەکەیە کە شێخ بریندارەکرێ و نەفی ئەکرێوانە لە ئاوارەی ئەم عایلانە کە سەرگەردانە بنوە چنە ڕۆژهەڵاتی کوردستان دەسە سنوور وەفات دەکە. یعنی
تەسعی زۆری داوە بە حەقیقەت و خۆی سێجار برینار بووە لە سەنگەری ڕوبەڕووبوونەوەی دوشمنانی کوردستاندا و یەکەم کابینی شەمەحموود کە دێ کە دوای ئەوەی کە ئەیکەن لە هەژدەی مانگا هەفتەی مانگا خوتبەکە لە هەژدەی مانگەوە بەرەبەرا بێت ئەکەوێتە کارکردن بۆ ئەوی کەوا ئاخۆ چۆن حکومەت پێک بێنێ و چی بکە لە ڕاستیە لە سەرەتاوە شێمەحموود ڕئیسی داخلیە دانێن و قواتی لیڤی دانێن هێشتا وەکو حکوومەت و وەکو ئەوە یەکەم ماوەی چەند ڕۆژی یەکەم و مانگی یەکەمە لەوەیە ئیشی ئەوەندەی وەکو دانانی وەزیر و شت نەکرد بێ بەڵام بێجە لە کارە گرنگەکانی ئەوەیە کە زمانی کوردیەکە بە زمانی ڕسمی بۆ ئیدارەکەی کە پێم وابێ 18 ڕۆژی بەسەرا ناچێ دوای حکومدارێ دەکەی بڕیار لەوادا کە هین بکات زمانی کوردی زمانی ڕسمی بێ کە تا ئەو کاتەش فارسی زمانی ڕسمی مەکتوبات و نووسینی نێوانی خۆیان بووە لەوەیە تا سەردەمەکانی کۆتایی حکومەتی یەکەمین حکومداریشی ئەمە مابێت فارسی بەکارهێنان بەڵام بەڕسمی و تابووی کراوە زمانی کوردی جەخت لێ کردوتەوە بێگومانی چ لەو گرفتانی کە شێمەحموود لەو کاتێ هەی بووە چ عەشایر بەسەن بە ئاسانی ئەوەندە بۆی دەردەست نەکراوە چ ئینگلیزیش مەبەستی ئەوەی نەبووە کە ئەوانە بوا لێ بکە کە جۆرایەڵی شێخ مەحموود بن ئەمەی چێ بووە لە گرفتەکانی ئەو کاتی شێخ مەحموود. یەکێک لە داستانە گەورەکانی شێخ مەحموود شەڕی دەربەندی بازیانە کە خۆی تێیدا بریندار کراوە و بە برینداری دیل کراوە. لشکر کشکی او ساوی پیران ادودر و سموهات و لسستان شێمەحموود یەکەم حکومەتی پێکەهێنێ بە تایبەتی خۆتەزانی چەند مانگێک نۆئێلی لەگەڵایە تا نۆئێل لە سلێمانیە کێشەیەکی وای لەگەڵ نۆئێلدا نییە چونکە نۆئێل بێگومان لەوە ڕاستی تێگەشتۆ کە شێمەحموود پێگەیەکی دیاری کۆمەڵایەتی و با بڵین سیاسی هەبووە ناو خەڵکە ئاینەکەش لەلایەک کە بۆ خۆی ئەمە قورسایی خۆیە بووە بۆیە نایەڵێ هەرچەندە ئەگەم لە حەزێکی و بێ نێژدو هیچ جۆرە بەرکەوتنێک لە بینی ئینگلیز لە سلێمانی گەڵ شێمەحموود ڕوو بدە بەڵام کە دواتر ئینگلیز دوورەخەنەوە سۆنە هێنن سۆن مامەڵەیەکی دیکەی چکە هەرچەندە نۆئێلیش بۆ خۆی ئەجندایەکی بریتانی پێ بووە بەڵام شێوازی پیادەکردن و بیرکردنەوەی لەگەڵ سۆنا زۆر جیاواز بووە وەرسن خۆی ستایشی سۆنەکە کە سۆن زۆر شارەزا بووە لە کاتێکدا سۆن کە دێتە سلێمانیەوە بۆ ئاوێتەی لە خەڵک کە لەگەڵ خۆیان هێنێ لە سیغ و لە تورک و لە ئەفغانی و لە عەرەبۆی هێنێتە سلێمانیەوە بەرەبەرە هەستەکەی دەلاقەیەک کوێتە نێوانی مامەڵەی ئەوان لەگەڵ شێخ مەحموود و بەڕاستی فراغێک دروستە بێ لە لێکتێک نەگەشتنێک لە بینی شێخ مەحموود و لە بینی ئینگلیزەکانە ئەمەوە کا دوازار شێخ مەحموود بۆ کە کە ئینگلیزەکان تا دێ ئەیانەوێ دووری خەنەوە تا دێ ئەیانەوێ دەسەڵاتی کەم کەنەوە بۆیە خەبەرە نێرە محموودخانی دزلی کە بەرەو سلێمانی وەرە محموودخانی دزلی کە ئەم هەواڵی پێگا و بە شار باژێران نزیکە بێتەوە سۆن ئەم هەواڵی پێگا گرەی لە شێخ مەحموودەکە کە نابێ ئەم پیاوە بگاتە سلێمانی ئەگەر بێتیش ئەبێ بەبێ چەک بێ چەکەکانیان لە مەرکەزی پۆلیسدانێن یاخود ئەوەتانێ بەس خۆی بێ ئەویش لە شتیوانە بووە خەڵک سەردانی گڵخۆی کاک ئەحمەدی شێخ بکە ئێمە چەکی لێ بسەنین بۆیە ئەو کە نزیکە بێتەوە بیستی مانگەکەتە نزیکی گۆیژە ئەو ڕۆژێ پێشتر سۆن بە بیانووی ئەوەی کەوا ژنەکەی خێزانەکەی بەرە و عێراق دێ لە 1990 سلێمانی بەجێ دەڵێ ئەڕاتەوە بۆ بەغا کە قواتی لیڤی نزیکە بنەوە لە گۆیژە دابەزن ئەفو قواتی محموودخانی دزلی هێزەکانی جەمال عەرفان و ڕەزابەک کە دوو هێزی با بڵین ئەو سەردەمی حکومەڕانی شێخ مەحموود بوونە ڕاستە بە ناوی شێخ مەحموود بەڵام ژێر تەسەڕوفی ئینگلیزا بوون بۆ ڕوبەڕووبوونەوەی محموودخانە چن جەمال عەرفان هەر هەمان ڕۆژ ئەگەڕێتەوە بەڵام ڕەزابەک تا ئێوارەش مقاومە کە دواتر قواتەکەی هێزەکانی محموودخان داخلی سلێمانیە بن و دەسەگرن بەسەر سلێمانیە پیاوەکانی ئینگلیز و ئینگلیزەکان بە تایبەتی شەش ئەفسەرەکەی کە لە ناو سلێمانیدا بوونە هۆڵت و ئەو کۆمەڵی کە لەگەڵیدان دەستگیریانەکەن ئەوانی دیکە بەرەڵاکەن ئەمان لە دەبۆکە ئاسز نەکەن بەمە یەکەم کێشە دروستە بێ کە دوجار ئەگاتە ئەو ڕادەیە کە ئینگلیزەکان بڕیاری ئەوە بدەن پەلەماری سلێمانی بدەن و لە 1990 شەڕی دەربەنی بازیان دروستە بێ کە شێخ مەحموود تایە ئەشچێ و بەدیلی ئەگیری خۆی و شەحەمە غەریبی زاوای و دووری خەنەوە بۆ بەغدا و لە بەغداوە
ئەینێرن بۆ هندستان بەدەست بۆ یەکێ لە دروگەکانی سەر بە دەسەڵاتی بریتانی لەوێ دووریە خەنەوە و خۆیان نەگەڕێنەوە شاری سلێمانی. شەڕی دەربەنی بازیان لە مێژووی شۆڕشی نەتەوایەتی کووردا شەڕ داستانێکی زۆر گەورە بووە، ینی زۆر کەمیۆنە بووە بە حەقیقەت. ئێمە لە شەئنی شۆڕشەکانی تر و ئەو هەمە قوربانی کە شۆڕشەکانی تر داوێتی لە پێناوی ئامانجەکانی کورد لەمانە کەم ناکەینەوە، بەڵام هاوتایی داستانی دەربەنی بازیان لە ڕوبەڕووبوونەوەی داژیکەرانە نەبووە. مەسەلەن بۆ نمونە زۆر کەس بە ئاگانیە لەو داستانە لەو شەڕە، ئەو شەڕە لە چه ئاستێکا بووە. بۆ نمونە مەسەلەن دۆکۆمنت لەبەر دەستە کە خودی بەریتانیەکان دەڵێن 7,000 پیادەی جێیشی پیادە بەشداری لەو شەڕەیە کردووە. طبعاً چەندین لیوای بۆرمیان هێناوە لە بۆرماوە، چەندین لیوای مەغۆلیان هێناوە، پێشگەل لە هەند و لە ئەنواع قەومیات و ئەمانە کە ئەمانە بەشداری شەڕەکەیان کردووە بە تایبەتی مەغۆلەکان. چەندین کەتیبەی دەبابەت و زریپۆش و هەموو هێزی ئاسمانی بەریتانیا لە شەڕی دەربەنی بازیانە بە تێکرا بە چڕی بەشداریان کرد. جیا لەوە بۆ یەکەم جار لەسەر ئاعترافی خۆیان ئینگلیس کە بەڵگەنامەیە ئێستا لەبەردەستە و بڵاو کراوەتەوە جۆرە بۆمبێکیان بەکارهێنا لە دەربەنی بازیانە کە بۆ یەکەم جار بووە لە جەنگی جیهانی یەکەمە لەسەر کورد تاقییان کردەوە، کاگەر بەراوردێک بکەی جۆرێک بووە لە چەکی کیمیایی. شەڕەکە زۆر گەورە بووە. شەڕەکە ئەو سەرچاوانەی کە کورد نووسیوێتیەوە لە بەردەستنیان هەندێکی بێگانی شۆڤێنەکان نووسیویانەتەوە ویستویانە لە ئەهمیەتیان لە زانیاری دروستیان نەبوویان نەیان ویستووە واقعی حاڵ وەکو خۆی باس بکەن. ئەوەی کە ئێمە مەسادیرەکان وەرەگرین لە شۆڤێنەکانی عەرەبەوە یان لە تورکەوە لەوانەوە هەوڵیان داوە حەجمی ئەو شەڕە زۆر بچووک بکەنەوە. لەو شەڕە ئەوەی کە تەسبیت بووە لە مەسادیری باوەڕ پێکراوە و پاشانیش لە خودی شێ مەحمووە کە شاید حاڵ بووە خۆی قیادەی ئەو داستانەی کردووە، زیاتر لە 500 کەس شەهید بووە. 500 قارەمانی کورد، 500 پاڵەوانی کورد شەهید بووە لەو شەڕە گەورەیە. شێ مەحموو دوای بە سەختی برینارە بێ لە بەرەی پێشەوەی ڕوبەڕوونەوە کابێت لە هۆشی خۆیەچێ، ینی کە شێ مەحموو کاتێک کاتوونەتە سەری بێهۆش بووە کە دەستگیر کراوە. لەو شەڕەیە ئەوەی برینار بووە تیرەکانی مەغۆل و بۆرمیەکان و ئەوانە عادەتیان وا بووە لە شەڕە هەر بە نێزە و بە شمشێر و بەوانە هەڵیان دڕیون پارچە پارچیان کردن و سووتانویانە بۆ شێوەیە لەگەڵ دیلەکانە ئەسوکەوتیان کردبووە. ینی ئەمە ئەوانەی کە برینار بوون یان ئەوانەی کە ڕزگاریان بوو لەو شەڕەیە ئەمانەیان هەمووی بە چاوی خۆیان بینیوە. کارە ساتێکی گەورە بووە بە حەقیقەت، ینی شەڕێکی گەورە بووە، شەڕێکی خوێناوی بووە، بەڵام ئەتوانین بۆ مێژوومان شانازی بۆ بکەین کە باو باپیرانی کورد لە ڕۆژگارێکە لەسەر مافە نەتەوایەتیەکانی لەسەر سربەخۆیی نیشتیمانەکەی بەرامبەر گەورەترین زلهێزی ئەم سەردەمە ڕاوەستاون و بەرگریان کردووە لە ماف و لە داخوازیەکانی خۆیان. ڕەفی حلمی لە یادداشتەکانی خۆیان باسیەکە یەکێ لەو شتانی کە بەلایەوە گرنگاڵی هەر بازم کاپتن هۆڵتاڵێ من لەگەڵا چوومە دەرەوانێ بۆ دەوروبەری سلێمانی ئەو کاتە زانیم ئەمانە نیازیان باش نییە، چونکە تەنانەت تفەنگی چەکداری خێڵەکان و با بڵێن ژمارەی تفەنگەکانیشیان ئەژمارد و تاقیشیان نەکردەوە بزانن ئایا بە کەڵکی ڕوبەڕووبوونەوە یاخود
تا چ ڕادەیە ئەو تفەنگانە بەکارن بۆ هەرجم و جۆڵێک لە قسەکانی ڕەفیع حلمی ئەوەت بۆ دەرەکەوێت ئەو کاتە نەزانیوانە بزان ئایا شێخ مەحموود ئەتوانێت پشت بەمانەی دەوروبەری ببەستێ ئەگەر ویستی ئەمانە چەشیان هەیە یاخۆ ئەگەر ویستیان ئەمانە بکەن بەگشت شێخ مەحمووە ئایا توانیان لە چه ئاستێکدایە بۆی ئێمە لەو ڕاستێتی یەکەین کە شێخ مەحموود کە ئینگلیز دایناوە هەر ئەمەش خلافی سەرەکی بووە ناکۆچی سەرەکی بووە دووشە یەک چەمکی حکومدار یعنی چییە ئەم دوو چەمکە دوو سنووری حکومدار دەکەم تا چۆیە شێخ مەحموود لەسەر ئەم دوو خاڵە زۆر جەختی لە ئینگلیزە کردەوە کە ئێوە بمنە لە حکومدار ئەم وشەیە یعنی چی ئەی سنوورەکەم تا چۆیە چکە شێخ مەحموود بە بەردەوامی بیری لەوە کردەوە تاوەکو کفری و کەرکوچیش بخاتە سەر حکومدارەتەکەی کەمەی چێ بۆ لەشتانەی کە لە دومین حکومەتیشە ئەم فکرەی هەر لە مێشکایە هەرچەندە شێخ مەحموود لە هەر سێ حکومەتەکەیە ئەم ناوچەی ئەو دابڕاو نەبووە لەو پێشهاتانەی عێراق و بتکە و کاتە بێگومان عێراق نەبوو وەکو دەوڵەت با بڵێن نێوچەکە دەوڵەتی عوسمانی کە لە دو ساڵەکانی لە چەند دو ساڵەکانی حکومڕانی خۆیان بووە دەسەڵاتی ئێرانی کە هێشتا قاجارەکان لەسەر حکومڕان و پشێویەکی زۆری تێدایە لە هەمان کاتدا ئەو وەزعانی کە مەسەن بۆ نمونە هاتنی یۆنانیەکان تا ناوچەکانی ئیزمیر و لەم لاوە فەڕەنسی و ئیتاڵیەکان بەشێکی دەوڵەتی عوسمانیان دەست بەسەراگرت بوو لە هەندێک ناوچەوە ئینگلیز خۆیان تاوەکو ناو ئەستەمبول هاتبوون قەڵاکانی بەسفەڕ و دەندە لێنیان گرت بوو کەواتە ئێمە کە باس لە شێخ مەحموودەکەین ناتوانین دابڕاو لەم با بڵین وەزعە نێودەوڵەتی و هەرێمیە قسەی لێ بکەین. شێخ مەحموود جگەلەوەی پیاوێکی قارەمان و سەرکردەیەکی گەورەی کورد بووە هاوکات ئەدەبدۆست و قسەخۆش و پیاوێکی دڵپاک و دوور لە چی نەبووە زۆر جار بۆ خۆی شەڕە شعری کردووە و چەندین جاریش بەهۆی شعرەوە لە خەڵک خۆش بووە. ئەگەرچی بەداخەوە شێخ مەحموود وەکو شاعیر یاخود وەکو پاشخانە ئەدەبێکەی کەلەی بەجێماوە گرنگیشی ئەوتۆی پێنەدراوە و کارێکی ئەوتۆی لەسەر نەکراوە تا و کاتەی بەڕێز مامۆستا عومەر مارف بەرزنجی هات و دیوانی نوربەخشی چاپ و بڵاو کردەوە بەڵام ئەم دیوانە توانم بڵێم لە سەدا 25 هەتاوەکو لە سەدا 40 شێعرەکانی شێخ مەحموودی حەفیدە بەڵام شێخ شێعری زۆر لەوە زیاتری هەیەەوە پاشخانێکی ئەدەبی زۆر گرنگی لە دوا بەجێماوە جگە لە شعر دەتوانین نامە ئەدەبیەکانیشی یاخود ئەو نامانەی کە ئاوێتن بە شعر تێکەڵاوێکن لە شعر بە پاشخانێکی دیکەی ئەدەبی جەنابی شێخ مەحموودی حەفید ئەژمار بکەین. من هەتا هەشتاکانیش زۆر کەس مابوون کە بەشدار بوون لەو شۆڕشەیە و نزیک بوون لە خودی شێخەوە. شتی سەیری ئەو ڕۆژگاری خۆش و ناخۆشیان نەژێڕایەوە بەڵام شتێکی تازە کە ئەمە من تازە بیستومە لەو ماوەیە کتێبێک بڵاو کرایەوە لەسەر مێژووی نەمەڵیەکان لە شۆڕشی ڕزگاری خوازی کوردستانە موسینی کاکدیاری عومەر برادەرمە کاکدیاری بابەتێکی تایە پەیوەندی بە ئەو مێژووە هەیە بە سەردەمی شێخ مەحموود هەیە شتێکی خۆشە ینیەوە حەزەکەم لێرەشە ئاماژەیەکی پێ بدەم کاکدیاری باسی هەڵوێستێکی باپیریەکە کە هیچێک بووە لە سەرکردەکانی ئەو شۆڕشە باسیەوەکە لە شەڕێک لە شارە زوور کە خودی شێخ مەحموود لەو شەڕەیە بووە باپیریەویش و چەندین کەسی تر لە دێیەگە بن پێش ڕۆژێ پێش شەڕەکە شێخ مەحموود نامەیەگە نێرێ بۆ یان لەوانێت چەند ڕۆژێ پێشتر بوو بێت چونکە وەختە وەکو ئێستا نەبووە ئەمە زانین وەکانی گواستنەوەوانە وڵاخ و شتانە بووە جوابی نردووە زانایەکی ئاینی لە منتیقەیەکەوە بە ناوی شوێنەکە نەبین شوێنانی لەوانەیان دێ خەڵک پێ خۆش نەبێ بڵێ خەڵکی چوە بۆ تەبیعیشیانیش دەگاوە نییە بڵێ خۆمە جوابی بۆ نێرێ دیارە پرسیارێکی دیان ئیشێکی پێێتی مەلایەکە عەزار ڕەحمەتیان دەبێ بۆ خۆشەویستی شێخ مەحموود بوو ینی ڕەفیقی بووە ئەگاتە شارە زوور لە سەداوی شێخ مەحموود کە ئەگاتە شارە زوور و شۆ لە دیەکە بن بەیانی چواردەوری دیەکەگیرێ خەبەرێن ئەو هێزی دوشمن هاتووە چواردەوری دێگیراوەمان دێنە دەرەوە و شەڕدا ئەمەزرێ و شەڕێکی قورسە بێ لە بەیانیەوە شەڕە تا ئێوارە لە عەسرێکایتر کە شەڕەکە زۆر توندە سەنگەرەکەی کاگە حەمە نەمەڵی لە تەنیشت شێخ مەحموود بێ
شێخ ڕووەکاتە کاکە حەما فەرمێ ئەرێ کاکە حەمە مەلاو چی بەسەر هات ئەڵێ قوربان ئەوە تا لە خوارمەوە دامناوە لەو چاڵەیە. شێخیشە فەرمێ دەپی بڵێ سوورەتێکی قورعان بخوێنێ ئەوەیتە شەڕە تارە قەسفەکەوانە و ئەویش ئەڵێ مامۆستا شێخە فەرمێ سوورەتێکی قورعان بخوێنێ ئەویش ئەڵێ سوورەتی چی کاکە بە قورعان نەک سوورەتی ئاەتێکیشم بیر نەماوە بیسمیلاشم بیر نەماوە کەی وەختی هیچ پێ ناوترێ وەڵامی ژەڵە پێم دەستیاگر بە فێکەدین و یعنی شتی زۆر خۆشەیە لەو سەردەمەیە کە ڕوویداوە بەڵامیتەوە وەکو نمونەیەک حەزم کرد باسی کەم. شێ مەحموودی حەفید کەسایەتیەک بووە کە زۆر حەزی بە شۆخیکردن بووە، حەزی بە سوعبەت و قسەی خۆش بووە، تەنها کەسایەتیەکی سیاسی نەتەوەیی ڕق نەبووە، کەسایەتیەک نەبووە کە لەگەڵ ئەدەبیاتدا لەگەڵ قسەی نەستەق و خۆشدا دانی نەکوڵێ. بە پێچوانەوە ئەو هەمیشە هەوڵی داوە کە لەگەڵ دەوروبەرەکەیدا بە زمانێک قسە بکا کە زمانی تەنزە، کە زمانی شۆخی و قسەکردنە. بەڵام بەداخەوە زۆرێک لەم ئەدەبیاتەی شێخ فەوتێنراوە یاخود نەویستراوە بنووسرێتەوە بە هەر هۆکارێک بێ. ئەگەر بڕوانینە نێوانی عادیلە خانم لەگەڵ نێوانی شێ مەحموودی حەفیددا دەبینین لێرە و لەوێ لەسەر زاری پیرەکانمانەوە چەند تاکە بەیتێک شعرمانوە دەست دەکەوێ کە پێمان دەڵێ شەڕە شعر هەجوو داشۆرین لە نێوانی ئەم دوو زاتەدا هەبووە. ئەمەش بەڵگەیەکە بۆ ئەوەی کە شێ مەحموود کەسێکی قسە خۆش بووە، کەسێک بووە حەزی لە ئەدەبیات بووە و تێکەڵی ئەو کەسانەشی کردووە کە بۆ جۆرە بوون. تەنانەت لە کۆڕ و مەجلیسەکانیشە هەمیشە قسەی خۆشی لێ نەبڕاوە، هەمیشە بە نوکتە و قسەی خۆش وەڵامی ئەو کەسانی چواردەوری داوەتەوانەیە. شێ مەحموود بۆ خۆی دیارە ینی ئەگەر مێژووی تێکۆشان و خەباتی شێ مەحموود تەماشاکەی شێ مەحموود پیاویشی ئازا بووە، پیاویشی قارەمان بووە، ینی خاوەنی مەبدە بووە، ینی بە درێژایی ئەم هەموو ساڵی کە بربەرەکانی ئەم هەموو داگیرکەری کردووە بۆ دقەیەک پاشەکشەی لە ئامانجەکانی خۆی نەکردووە، بۆ دقەیەک سازشی لەسەر بیر و باوەڕی خۆی نەکردووە و معلومە لای هەتا لای دوشمنەکانیشی معلومە کە شێ مەحموود پیاویشی چەند جەری و ئازا بووە. لە لێبوردەیشە زۆر لێبوردە بووە، هەنی ڕۆژە لە ڕۆژانی تیقامی لە کەس وەرنەگرتوەوە بە تایبەتی لەوانی کە هاتوون ژەهر خواردی بکەن لە ناوی بەرن بیکوژن کە کاتێک ئاشکرا بووە. دوای ماوەیە کە زیندانی کردوون، عەفوی کردوون، هاوکاری کردوون، نەسیحەتی کردوون، ڕقوچینەی لە دڵا نەبووە، ینی بە هیچ شێوەیەک هەتا لایەنێکی لێبوردەیی شێ مەحموود لایەنێکی بە تایبەتی با بڵێن ئەو ڕەفیقەکانی ئەو سەردەمەی کە شاعیرەکان نوخبە ڕوشنبیرەکان کە ڕەخنەیان لێگرتووە بە شیعریان بە هەت هەڵوێستێ بێ قەت ڕۆژێ لە ڕۆژان ڕقی لە دڵا هەڵنەگرتووە یان قسەی لێدا نەبڕیوەنەوە بەردەوام بۆ لەسەر ڕەفیقایەتی و قەت شتێکی نەکردووە، ڕقەڵگر نەبووە، ینی کەسێک نەبووە قین لە دڵ بێ زۆر لێبوردە بووە. من نمونەیەکی جوانت پێڵێم مامۆستا محەممەد ڕەسوول هاوار باسی ساڵەکانی پەنجاکانی خۆیەکە کە داوایان لێ کردووە دیوانەکەی پیرەمێردی شاعیر سەر لە نوێ تحقیق بکە و ئامادەی بکە بۆ چاپ. ئەڵێ شعرێکی تیا بوو، شعرەکەی مامۆستا پیرەمێرد زۆر بەڕەقی سەرزەنشت و ڕەخنەی لە شێ مەحموود گرتووە. ئەبوو من لەو دیوانەیە ئەم شعرە دانێم. ئەڵێ بۆ من تۆزێ مشکیلە بوو لەبەرەوەی باوکیشم و خۆشم عیلاقاتمان نەبوو لەگەڵ شێ مەحموودە، خەمیەوەم بوو شێخ لێم عاجز بێ، ئەگەر نەشم کردایە وەکەوە بوو خیانەتێکم کردووە لە ئامانەت و ناشبێنەی کەم. ئەڵێ بۆ مەبەستە چووم سەردانی شێ مەحموود کرد لە داریکەلی، زۆر بە خێراتنی کردم، زۆری پێخۆش بوو. لێی پرسیم وتی خەریکی چیت؟ وتم خەریکی دیوانەکەی پیرەمێردم، بە من سپێراوە تحقیقیەکەم، وتی زۆر دەستخۆشی لێ کردم، زۆری پێخۆش. وتی چیش بە من نەکرێ، من حازرم بۆت بکەم، ئیشێکی چاگەکەی، ئیشێکی گەورەکەی.
وتی دیێم وتم یا شێخ من مشکلەیەکم وتی چییە وتم شعرێکی پیرەمێردەیە کاتی خۆی بۆی نووسیویت ڕخنێشی تونگی لێگرتویانەوتی پێکەنینێکی کردوتی وایە وتم خوێنیتەوە شعرەوتی لە بەریشمە کاکە حەما ئەو شعرە یادگارێکی گەورەیە بۆ من پیرەمێرد کەسێکی وەتەنیە پیرەمێرد خۆشەویستمە من و پیرەمێرد پیر و مریدین ڕەفیقی یەکین پیرەمێرد هەرچیەکی نووسیوە لە پاچی خۆی و لە دڵسۆزی خۆی بۆ نیشتیمانە نووسیوێتی زۆر زۆر تەبیعیە ئەو شعرەی من لە یەکەم لاپەڕەیادانێ ئەو شعری پیرەمێرد کە بۆ منی نووسیوە متەڕەدید مەبە دەستخۆشیش لە یەکەمەوانە تازە حتا وتی بە تعبیرێک شێخ مەحموود چونکە خۆشی شاعیر بووە خۆی نووسەر بووە تی لێی پرسیم پێی وتم وتی کاکە حەما شعری شاعیر وەکو تیری کەوان وایە کە دەرچوو تازە ناگەڕێتەوە بەڵام جاری وایە شاعیر هەوڵەیە ئەو زامە بە شعرێکی تر چارەسەرکە ئەم شتانە زۆر تەبیعیە و بڵاویکەنەوە کاکە حەمەش ئەڵێ منیش ئەوەم بە فرسەت زانی زۆرم پێخۆش وتم پرسیاریش کەیدی یەکەم دەربارەی چیرۆکی لە خەومای مامۆستا جەمیل سایب کە ئێستا معروفە ینی لە ناو نوخبەی نووسەران و خوێنەران و ئەمانەیە دیارەکە لە سیەکانە جوابزان چاپ کراوە باسی ڕۆژگاری سەردەمی شێخ مەحموود بە چیرۆک و بە شێوەیەکی با بڵێن ئەوە کردووە ڕۆمان ئەڵێ لێم پرسی وتم کتێبی چیرۆکی لە خەومات بینیوە وتی پێی وتم وتی دوسێ جاریشم خوێنیوەتەوە ڕائز چییە لەسەر و چیرۆکەی جەمیل سایب یعنی تۆ تەسەوورکە ئاخر ئەمە بۆ ئێمە باسی 100 ساڵ پێش ئێستاکەین باسی 90 ساڵ پێش ئێستاکەین شێخ مەحموودی جەمیل هێشتا کەمی نووسیوە نەیوت ئێستا بۆ نمونە مەسەن لەم عەسرەی خۆمانە لەوانەیە گەر یەکێک بە شێوەیەک لە شێوەکان تەشیرمان پێ بکایان بە شێوەیەک بێوێ مێژوویەکیان قسەیەک بکات لەسەر بابەتێکە پەیوەندی بە خودی خۆمانەوە هەبێ ممکنە وەڵامیشی ترمان هەبێ بۆی ئەمە دەستی لە پشتە و ئەمە بەکرێ ژیراوە و ئەمە هاندراوە یان بێویژدانە و درۆی کردەوە ڕاستی نەکردووەمان وتی شێخ مەحموودی کاکە حەما جەمیل هێشتا کەمی نووسیوە لەسەر ئەو ڕۆژگارە تی بۆ تۆ زانی من ڕازیم لەو سەردەما ئێمە ماوەیەکی کورد بوو گروپێک بووین بارودۆخی کوردستان لەو پەڕی شڵەژاوی و خراپیا بوو وتی بەس ئەوەنەی پێوتم وتی من هیوادارم تەمەنایەکم هەیە بۆ ئێوە گەنجن ڕۆژێ لە ڕۆژان کورد هەرەگاتە ئامانجەکانی خۆی هەر فرسەتێکی کە دروستە بێ کورد بتوانێت ئیدارەی ماڵی خاچی خۆی بکە و چیانێژی هەبێ ئێوە وەختە چی بکەن وەرن سەیری مێژوو بکەن ئەو شتانەی کە ئێمە نەمانتوانی بیکەین باو باپیرانی ئێوە نایانتوانی بیکەن یان ئەو هەڵانەی کە ئەگەر ئێمە کرد بێتمان ئێوە دووبارەی مەکەنەوە بەڵام ئێستا بزانە ئێمە دوای 100 ساڵ بزانە ئایا بارودۆخی ئێستامان چۆنە وانە ئایا ئێستا چییە گوزارێ هەنی تەسەوور بکە ئەمە کەم نییە وتی یەکێکیانی نەشکان هەنی یەک وتی یەکێکیانی نەشکان ئەوانە دڵسۆزی کوردن هەرچێکیان نووسیوە لە دڵسۆزی نووسیانە منیش خۆم ڕازی نەبوو منیش بەشێک بووم لەو کۆمەڵگایە نەمانەتوانی لە ماوەیەکی کورتە ئەو بۆ هەموو وەزعات چاپکەین ئەگەر سەیری ژیانی شێخ مەحموود بکەین نمونەگەلێکی زۆرمان هەیە لە نێوانی شێخ مەحموود شکوری فەزلی لە نێوانی شێخ مەحموود ئەحمەد موختار بەگیجاف و هەروەها لە نێوانی شێخ مەحموود پیرەمێردا و لە نێوانی شێخ مەحموود شێخ لەتیفی دانسازا و نمونەگەلی دیکەش بەردەستن بۆ ئەوەی کە یان کەسی بەرامبەر بە شعرێک گلەی لە شێخ مەحموود کردووە لەوەی کە ناڕازی بووە لە کارێکی شێخ مەحموود ناڕازی بووە لە شتێکی شێخ مەحموود و شێخ مەحموود زۆر بە دڵێکی فراوانەوە وەریگرتووە و لای ئاسایی بووە ئەگەر سەیری شعرەکەی نەوەکەی شێخ ڕەزای تاڵەبانی بکەین کاتێکا ڕاستی شێخ مەحموودی حەفیدی دەکات ئەو بە دڵێکی فراوانەوە وەری دەگرێتکە و هەموو گلەی و گازەندەیە ئاڕاستەی شێخ مەحموود دەکات و ئەگەر بڕوانینە و دەقانەی تر کە لە نێوانی شێخ مەحموود پیرەمێرد یاخود شێخ مەحموود بۆ ئەحمەد موختار سیرەکەی ئەم ئەدەبیاتە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەگەر نووردە ناکۆچیەک یاخود شتێکیش لە نێوانیاندا ڕوویدا بێ وەلای بنێ و پای ئەدەبەکە بباتە بەرزتر وەک لەوەی کە ناکۆچیەکە ببێتە هۆکاری تێکچوونێکی زیاترین نێوانی ئەم کەسایەتیانە لە سەردەمی حکوومەتی شێخ مەحموودە بایەق بە نەکرد بە دەرکردنی ڕۆژنامە و ئەوە دراوە بەڵکو چەند نامێکەیەکیش لەو ڕۆژگارە هەر بە زمانی کوردی دەرچووە لەو ڕۆژگارە بەڕاستی دیوانی مەحوی چاپ بۆ یەکەم جار و هەروەها چەند نامێلکەیەکی
تایبەت بە ڕاهێنانی بڵێن ئەوانەی کە چەکدار بوون لە لەشکرەکەی شێخ مەحموود چەند نامێلکەیەک وەکو تعلیمی تاقم و تعلیمی قەتع و هەروەها نامێلکەیەکی تریش هەر بۆ کاروباری ڕێخستنی عەشایر هەل لەو چاپخانەی کە لە سلێمانی هەبوو. ئەبێ ئیشارە بۆ بدەین لە ڕاستیدا لە شاری سلێمانی هەڵمەتێکی گەورە کرا بۆ کڕینی چاپخانێکی تازە و پارۆپۆلێکی باشیش کۆکرا بۆ مەبەستە، بەڵام لەبەرەوەی بەداخەوە هەلومەرجی ئەو وەختە نەیار بوو، یارمەتی نەدا کە حکوومەتەکەی شێخ مەحموود درێژەی هەبێ. لە ڕاستیدا دەمەوێت ئاماژەیەکی کورد بەوە بکەم کە شێخ مەحموود وەکو لەسەر چاوەکان ئاماژەی پێکراوە شعری زۆر بووە. پێم وانی ئەم قسەیە کاتێ لەلایەن ئەحمەد خواجەوە کرێ یا لەلایەن حەمە ڕەسوڵ هاوارەوە کرێ جۆرێک بێ لە مبالەغە. نەخێر بە پێچوانەوە شێخ مەحموود شعری زۆر بووە، بەڵام بەداخەوە بەشێک لە شعرەکانی تام ساتەون و نادیارن. ئەگەر چی ئەمە توانیمان لە دیوانی ئاوارەیە زۆرێک لە شعرەکانی کۆ بکەینەوانێ کە سێ ئەوەندەی دیوانی نوربەخشی ببێ کە لە کاتی خۆیدا چاپ و بڵاو کراوەتەوانێ. وە شتێکی دیکە تا ئێستا کە گرنگی پێنەدراوە لە ژیانی شێخ مەحموودا ئەدەبی نامەنووسینە لای شێخ مەحموود کە بە هەمان شێوە کارێکمان بۆ کردووە کە لە 4 بەرگا کۆمان کردوتەوانێ 3 بەرجانە و نامانن کە خودی شێخ مەحموود ناردوێتی بۆ کەسایەتیەکان کە ئەم نامانە پڕن لە شعر، پڕن لە وشەی جوان، پڕن لە سۆز و خۆشەویستی، پڕن لە گەورەی شێخ مەحموود و لە خۆبردووی شێخ مەحموود. پێمان دەڵێ جگە لە سیاسی ئەو شاعیر بووە، ئەدیب بووە، ئەدەبدۆست بووە